لا بەرنامەی چای گەلی کوردستان ئەوسڵاوی ئێمەتان لێبێت ئەم کاتۆ هەموو کاتێکتان باش و تەندروست بێت. بە یارمەتی هاوکارانم بەرنمەیەکی نوێتان پێشکەش دەکەین. لە بەرنمەی ئەم جارەماندا باز لە بابەتێک دەکەین کە ڕەنگە کەم تا زۆر زانیاریتان هەبێت لەسەری و بیست بێتان ئەویش دەرزی ئاژنینە. جا هەوڵ دەدەین لەم بەرنمەیەدا بە وردی بە شێوەی تیۆری باسی بکەین و ئەگەر دەرفەتیش هەبێت بە شێوەی پراکتیکیش ئەنجامی دەدەین. بزانین دەرزی ئاژنین بۆ کێ دەکرێت، کێن ئەو کەسانی کە دەتوانرێت دەرزی ئاژنینیان بۆ بکرێت و کێن ئەو کەسانی کە ناتوانرێت بۆیان ئەنجام بدرێت. لە هەمان کاتدا ئەو کەسانی کە دەرزی ئاژنینەکە ئەنجام دەدەن بۆ چارەخوازان، کێن ئەو کەسانی کە دەتوان دەرزی ئاژنین ئەنجام بدەن بۆ چارەخوازان. ئایا هەر کەسێک کە خولێکی بینی بێت دەتوانێت دەرزی ئاژنین ئەنجام بدات یاخود نا دەبێت کەسانی شارەزا و پسپۆر بن لە بوارەکەدا ئەو کاتا دەتوانن دەرزی ئاژنین ئەنجام بدەن بۆ چارەخوازان. لە هەمان کاتا بازەوە دەکەین کە سوود و گرنگیەکانی ئەم دەرزی ئاژنینە چی، ئایا سوودەکانی چین، ئەو گرفتە تەندروستیانە چین کە دەتوانێت لە ڕێگەی دەرزی ئاژنینەوە چارەسەر بکرێت و لە هەمان کاتیشدا ئایا دەبێت یان ئیلا دەبێت گرفتێکی تەندروستی هەبێت ئەو کاتە دەرزی ئاژنین ئەنجام دەدرێت یاخودەوە تا ئەگەر کەسێکیش لە ساغ بێت تەندروستێکی باشی هەبێت ئەوە دەتوانرێت دەرزی ئاژنینی بۆ ئەنجام بدرێت. ئەمە بابەتی سەرەکی ئەم ڕۆمانە گفتوگۆ لەسەر بابەتەکە دەکەین لەگەڵ دکتۆر توانە عارف کە بەڕێزیان خوێندکاری دکتۆران لە پزیشکی چینی لە هەمان کاتدا هەڵگری بڕوانامەی دکتۆران لە پەروەردەی جەستە بەشی دەروونناسی وەرزش و دبلۆم لە پزیشکی نەریتی. دکتۆر توانە بانیت باش و بەخێراتی. زۆر سپاس. دکتۆر سەرەتا بە گرافیک دەست پێ دەکەین، هەندێک زانیاری لەسەر بابەتەکە دەخینە ڕوو، دەست بە گفتوگۆکانمان دەکەین. دەچینە گرافیکی یەکەم سەبارەت بە دەرزی ئاژنین بە یەکێک لە پزیشکی تەواوکاری ناو دەبرێت و بە زانستێکی چینی ناو دەبرێت، بە پزیشکی چینی ناو دەبرێت. ئێستا لە هەندێک لە وڵاتانی تری ئەوروپا و ئاسیا و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەکاردەهێنرێت و لە هەرێمی کوردستانیشدا بە هەماشێوە ئێستا بەکاردەهێنرێت. دەچینە گرافیکی دواتر. مێژوەکەی دوو بۆچوون هەیە لەسەر مێژوەکەی لە کتێبی مێژووی چینیەکاندا بۆ خۆیان دەڵێن کە 2500 ساڵ پێش ئێستا دەرزی ئاژنین هەبوو ئەنجام دراوە و بەڵگەی شوێنەواری هەیە لەسەر دەرزی ئاژنین دەڵێ 10,000 ساڵ پێش ئێستا دەرزی ئاژنین ئەنجام دراوە. دکتۆر توانە کە دەڵێ پزیشکی چینی مەبەست لە پزیشکی چینی چییە، بۆچی پێی دەوترێت پزیشکی چینی و جیاوازی لەگەڵ پزیشکی مۆدێرنا چی؟ ئەگە بەراوردێ بکەین لە نێوان پزیشکی چینی لەگەڵ پزیشکی مۆدێرنا چ بەراوردێکی چ جیاوازیەکی هەیە؟ بەڵێ زۆر سپاس. سەرەتا بانیتان باش. ڕاستەکەی توبی چینی بە و پزیشکی ئەوترێکە بەرمەبنای و فەلسەفە و تێگەشتنی جانبینی و لۆجیکی چینیەکانە بۆ بەدەن و وەکو ئاماژەشتان پێدا تقریبان بەڵگەی شوێنەواریمان 10,000 ساڵە و بەڵگەی مێژوویشمان لە کتێبی نانجینگ و خواندی نینجینگ کە باشترین سەرچاوەکانن دەستمان پێگەشت بێت بۆ ئێمە گوازراوەتەوە لە سەردەمی دوای ماوەشەوە توبەکاتە ناو دنیای مۆدێرنەوە و بە مۆدێرنیان کرد و جیهازەکانی لەگەڵ توبی مۆدێرنا ئەگەر لە چەند خاڵێکا بێنە ئاماژەی پێ بێم و کە زۆر گرنگیشەم جیهازێ، چونکە مرۆڤ لە کاتی بەراوردکاریە زێنی زیاتر ئامادا بێ و تێگەشتنیشی باشترە. ئێمە فرینگبۆرگێکمان هەیە لە توبی مۆدێرن و لە توبی چینیا یان چوارچێوەیەکمان هەیە بۆ چوارچێوە ئەیان ناسینەوە. چوارچێوەکانیش لە توبی مۆدێرن ئێمە بە خانە دەست پێکەین، بە سێڵ، دوای بە تیشوە بێ بە 4 بەشەوە، دوای بە ئۆرگان، دوای بە ئۆرگان سیستەم، ئەبین بە ئۆرگانیزم. ئێمە بین بە ئۆرگانیزم. بەڵام لە توبی چینیا چوارچێوەکەی ئابەم شێوازەیە، هەڵبەتە ڕابیتەی کول و بەش و یان بە کوردی بڵێم ڕابیتەی بەش و گشت نییە لە توبەیە، یەک ڕابیتەی هەماهەنگی و هاوسەنگ خوازیە جودا لە توبی مۆدێرن، ئەویش بە ڤایتەڵ سەبستانسەکان دەست پێکە، ئەویش 5 دانن، دواتر بە جنگل و ئەم کەناڵانەیە کە لە بەدەنا جەریانیان هەیە و ڕێگاکانی بەدەنیان پێوترێ بە کوردی و سێم زانفووە ئۆرگانانەیە کە ئێمە لەسەر بەندین و پێژین، ئەویش لە 12 ئۆرگان پێکاتوە، هەڵبەتە نابێت تێکەڵێکێ لەگەڵ ئۆرگانانەی کە لە توبی مۆدێرنا هەیە و ئاخریشان تیشووە
تیشوە ئەو تیشوەش هەر نابێت لەگەڵ تۆبی مۆدێرناتێکەڵیکەن چونکە ناوانە ناوە زانستیەکانن بەڵێ ئەوە ناوە زانستیەکانە دواتری زۆر ڕوون ترێکەمەوە لەسەر ئەوەی کە فەرق و جیاوازەکان لە چیابێ خۆی ببینەوە ئەجا جیاوازی تر تۆبی چینی و تۆبی مۆدێرن لۆجیکی تۆبی مۆدێرن لۆجیکی ئەرستۆییە ئەلف یەکسانە بە بابا یەکسانە بە جیم کات ئەلف یەکسانە بە جیم ینی ئەلف بۆتە هۆی دروستبوونی بابا بۆتە هۆی دروستبوونی جیم ئەیتر ئەم شێوازی هۆکاری بەڵێ هۆکار و دەرئەنجام هەیە بەڵام لە تۆبی چینیا شتێک لەم بابەتەمان نیە لە تۆبی چینیان لە دنیای چینیا چکە ئەوان لۆجیکی ئێمە بەکار نانن لۆجیکی تایبەت بەخوایانێ ئەوان ئەڵێن چی پەیوەندیەکەی لە بینی ئەی و باە نەک چی بۆتە هۆی دروستکردنی چی ئیتر ئەمە زۆر شتی تری لێ بێتەوە و ئەتوانین لێرەوە بچینە ناو دنیای تۆ بچینەوە هەر کەسێکیش ئەمەن نەزانێت و دیدگای تۆبی مۆدێرن یان دیدگای تۆبی چینی نەزانێت کە ئەناڵتیکە دنیای تۆبی مۆدێرن کورتێک هاتەوە ئێمە ئەگەوانەی لە زانکۆ بووین خۆتان ئەزانن ئێمە لە زانکۆیە شتەکانمان بۆ ڕێسترین بەش یان بچووکترین بەش کورتە کردەوە و لێکۆڵینەوەکانمانە نووسی بەڵام لە دنیای تۆبی چینیا سنتەتیکە هەمووی بەیەکەوە بینین یەک چیرۆک دروست ئەەکەین بۆی بگەین بە حاڵەتی دەرمانکردن یان توێنتەتیڤ و شهودیە دکتۆر کەواتە دەرزی ئاشنین زانستە نەک ئەوەی کە بە ئەزمون یاخود بە کللتوری وڵاتێک و بەسترابێت دروستە؟ بەڵێ ڕاستی خۆی زانستێکی زۆر گەورەیە و مرۆڤ ئەهێنێت کاتی بۆ تەرخانکاوە لۆجیکێکی گەورە لە پشتێوەتی فەرهەنگێکی گەورە لە پشتێوەتی و هوەرێکی گەورەشەوە بە هیچ شێوەیە بە ئەزمونکردنی چەند ڕۆژەی دەورە و ئیشەڵا ئاماژەشی پێدەین بە هیچ شێوەیە ناگەی بە ئەنجامتیایە چونکە سیستەمێکی هێندە گەورەیە تقریبان 6 ساڵ ئەگەر پزیشکی مۆدرنی لەگەڵا بخوێنی 9 ساڵە بێ تایبی ئەنجابووە پزیشکی گشتی لە پزیشکی چینیا. باشە دکتۆر لە پزیشکی مۆدێرنا نەخۆشی هەیە لە پزیشکی چینیشا بە هەمان شێوە نەخۆشی یاخود ئەوان شتێکی تر بەکارێنن لە بری ئەوە؟ بەڵێ وەکوتم ئەو رابطەی لەو معلولیە یانەوە هۆکار و ئەنجامە هەیە لە ناوتۆبی مۆدێرنا و لە غایبە لە ناوتۆبی چینیا و بەرئەساسی لۆجیکی خوانن ئێمە لە طبی مۆدێرنا دیزەست بەکارێنین یعنی نەخۆشیەکمان هەیە بە عیلەتی چوونە ناوی پاتۆژنێک بۆ بەدەنی یان نمونێ بێنمەوە بەکتریایەک بۆ بەدەنی ئێمە ئەنتیبایۆتیکی بۆ بەکارێنین بەرئەساسی و پسپۆڕەی پزیشکەکانی طبی مۆدێرن ئەنتیبایۆتیکی بۆ بەکارێن بۆ دەرهێنانی ئەو پاتۆژینە لە بەدەنیان ئەو باکتریانە و ڤایرۆسەکە هەیە بەڵام طبی چینی ئێمە هیچ ڕاستە لەوە چێ هەندێ هاوکارانیش جاری وایە گلەی ئەوە بکەن بڵێن هەر عیلەت هەیە ئەوە نیە با هەیە لە طبی چینی یا ڕوتوبەت هەیە ئەمە هەیە بەڵام پڕڕەنگ نییە باشە ئێمە ناهاوسەنگی بینی ئۆرگانەکانمان یعنی ئێمە هارمۆنی و دیس هارمۆنیمان هەیە ئەگەر من کەلیمەی نەخۆشیشم لێرا بەکارێنان ناوتۆبی چینیا و هەڵی زمانەوانیەوە ئێمە لە ناو دنیای مۆدێرنین ئەو کەلیمێ بەکارێنین و شایعە یان وەک چۆن بڵێم زۆر بەرباوە ئینا ئەگین ئێمە بە هیچ شێوەیە کەلیمەی دیزز و نەخۆشیمان نییە لە تۆبی چینیا هاوسەنگی و ناهاوسەنگیمان هەیە و ئەم هاوسەنگی و ناهاوسەنگیە زۆر جودایە لە نەخۆشی چکە وەکوتم ئەم پاتۆژینێک داخلی بەدەن بووە ئەمیش ناهارمۆنی بووە ناهاوسەنگ بووە کەناڵەکانی بەدەنی وەک چۆن بڵێم ئۆرگانەکانی بەدەنی ئێمە بە دەرزیکردن بە نیدڵینکردن لە خاڵەکانی پۆینتەکانی ئەکوپانچەرە هەوڵ ئەدەین ئەم بەدەنە هاوسەنگ بکەینەوە بیکەینەوە حاڵت تەبیعی خۆیان حاڵەتی هاوسەنگی و یەکسانی خۆی. باشە دکتۆر دەرزی ئاشنین بە لە سەردەمی زووە هەتا ئێساڵ بە چەندین گۆڕانکاری بەسەر هاتووە و بە تایبەت لە سەردەمی نوێدا ئەو گۆڕانکاریانە چین کە بەسەر دەرزی ئاژیندا هاتووە؟ ڕاستێکی لە سەردەمی چەند قۆناغێک هاتووە وەک چۆن تۆبی مۆدێرنیش چەند قۆناغ هاتووە یەکەم قۆناغێک کە هەبوو تۆبی چیمەنی بوو چامەنی بوو وەکو چۆن تۆبێکی سەحری بوو ئەیانوت نەخۆش کەوتووە یان لە حاڵەتی هارمۆنی دەرچووە ناهاوسەنگ بووە بەدەنی نیاکان لێ تۆڕەبوونە قوربانی بۆ باوکو دایکی نەکردووە دواتر پارەدامێکی ترمان هات بە وەکو ئەو لە کتێبینان خواندنین جینگە ئاماژەی پێدرا ئەو شێبۆی ئەو فەیلسوفێکە لەگەڵ ئیمپراتۆری زەردی چینا قساکات و بە حاڵەتێک ئامۆژگاری ئەکات دوای کرا یەکێک لە نسخە گەورەکان لە جیهانە ئەو کتێبە ناسیێنرا لەو کاتە تەغیر پارادایم درا تەغیر پارادایم درا وەکو یان گۆڕانکاری پارادایمی هاو لە بەسەرم پزیشکەیە لە یعنی سیکۆلاریزەشو
سیکۆلاریزیان کرد، یعنی بەینەکە دنیاییان کرد، دایان بڕی لە چیمەنە و لە سحر و لە جادو یان ئەوەی کە شتێک لە دەرەوەی مرۆڤ بێتە ناو بەدەنی مرۆڤ و جەستەی مرۆڤەوە زیانی پێ بگەێنێ. دواتر وردە سیلسیلەکانی ئیمپراتۆرەکان گۆرانکاری زۆریان بەسەرایانە تا گەیشتە ساڵی 1929 دوای شۆڕشی کۆمۆنیستی ئەو گۆرانکاریە گەورانەی بەسەر دنیای چینە هاو لە کۆمەڵگەیەکی بودایزمەوە بۆ کۆمەڵگەیەکی مارکسیزم زۆر یەکەم جار ڕەتیان کردەوە بە هەموو شێوازێک، دواتر بۆی یەکی پێ بگرنەوە لەگەڵ کۆمەڵگەی مۆدێرن و دنیای مۆدێرنەوە شتێک بێ قابلی ئەوە بێ بۆ دنیای مۆدێرن بشێت و مرۆڤەکانی سەردەمی نوێ لێ تێبگەن. هاتن کۆمەڵی گۆڕانکاریان کرد لەو ڕۆکگەرایی و بودیزمە هەندێک کاڵتریان کردەوە و یعنی بەرگێکی نوێیان بە بەرداکرد بە پشتڕاستکردنەوەی توێژینەوە گەورەکان، یعنی هەر لەسەر دیسهارمۆنیە گیان لەسەر دیزز و نەخۆشیەک هەزار لێکۆڵینەوەیان کردووە. ئەگەر دەرچوو بێ لێ و هینە لەو لێکۆڵینەیە ئەنجامی دابوو بێ ڕیسپۆنسیە بوو بێ کردوانەتە بەشێک لە سیستەمی خوانەوە. دوایی کە هەتا هات ساڵی 1975 WHO ڕێکخراوی تەندروستی جیهانی خۆی لە چین چەندین زانکۆی کردەوە و خۆی سەرپەرشی کردن و ئێسش بەردەوام هەموو ساڵی توێژینەوە کۆنفرانسی زیاتر دەکرێت بۆ ناساندنی و بۆ دەرئەنجامەکانی کەیەتی بۆ خزمەتکردن بە مرۆڤاتی. و ئێسش ئێمە لە کوردستانی خۆمانە کۆمەڵێک کەسمان هەیە ئەنجامی ئەدەن و ئینشاڵڵا دواتر مێژووی دەرزیاشنی لە هەرێمی کوردستانە بۆ کێ گەڕێتەوە ماوەی چەند ساڵە لێرە کاری لەسەرەکرێت؟ ڕاستەکەی کوردستان زۆر هینم لەسەری دقیق نەبێ ئەوەی من بزانم لە 18 ساڵ تقریبا 22 ساڵەکرێت لە بەغا 20 لە بەغداد کراوە لە کوردستانیش لام وایە لە دوای ساڵی 2002 ئەیژێ کەسە بووە دوای چۆتەوە پێما بێ سووریش بووە جێ نەبووەتەوە بەداخەوە لە کوردستانی تر. دواتر دوای ئەو پرۆژە فیلمێک کە دابەزان لە کەناڵی کورسات ڕاستەکەی تر دکتۆر هۆرجۆن دەمخۆشی تر زۆر ناسێنرا و ئیتر خەڵکانێکی زۆر بەدوایەوە بوون، بەڵام ئومێدوارم پزیشکەکان بەدوایەوە بن. باش لە دوای ئەوەی کە دەرزی ئاژین یاخود ئەم زانستە ئەم پزیشکی چینی هاتە هەرێمی کوردستانەوە پێشوازی هاوڵاتیان یان چارەخوازان بۆ بابەتەکە بۆ دەرزی ئاژنی چۆن بوو تا چەند ئاشنان بە بابەتەکە ئێستا؟ وەڵی وەهەز ناکەم ئاشنایەتێکی وا هەبێت لە کوردستانە تا ئێستاش، چونکە من خۆم لە کلینیک ڕوبەڕوویان ئەبمەوە، چونکە کاری پزیشکی چینی کاری کلینیکی و بالێنی و پەیوەندی نەخۆش و دکتۆرە ئینشاڵڵا باسی ئەو کلاسیفیکیشن نەشەکەمەوە تەبەقە بەندی کە هەیە والی ئەڕوانێ فەرم و بچین دەرزەکان بکەین لە کاتێکا لە سانەوەتی تۆبی چینی سیمینۆلۆژیە، کاری کلینیکیە، کاری بالێنیە، کاری مشاهدە و بینینە، کاری لە مسکردنە، ئینشاڵڵا باسی هینەکانی شەکەین. ئەو تەشخیصانیان ئەو شیکاریانێکە لە تۆبی چینیا کرێ بەر ئەساسی ئەوە دەرزیەکان دائەنرێت و ئەنجامەدرێت. ئەو تەسەوریان یەکسەر وازانێ کۆمەڵی خاڵە بۆی ئەنجامەیەت و یان یەک پرۆتۆکۆڵ پێشتر دکتۆر کۆمەڵێک ڕێکاریە کۆمەڵی هەنگاو هەیە کە دەبێت ئەو کەسە بیگرێتە بەر ئەنج دەتوانێت دەرزیاشنەکەی بۆ ئەنجام بدرێت؟ بەڵێ بە دڵنیاییەوە من لای خۆمەوە پێم خۆشە ئەوانەی کە نەخۆشی کڕۆنیک و درێژخایەنیان هەیە پزیشکە متەخەسیسەکەی خۆیان دوا بڕیاری لەسەردا بێتن، ئێمە وەکو تۆ بێ تاوکاری لەگەڵیان هیم بکەین، چونکە ئێوە پێویستە پشکنی نەبێت کە پێیان بێت یان پێویست ناکە؟ بە دڵنیاییەوە پێویستمانە بێ، بەڵام تووبی چینی خۆی لە ئەساسا خۆی یەک سیستەمی گەورەیە و هەمووی خۆی تیاجێگە بۆتەوە. من ناتوانم بەر ئەساسی ئێمئارایەک یان سۆنەرێک بتوانم پوین ئینکامینیشن دروستکەم لەسەر بەدەن، چونکە ئەو جیاوازی زۆری هەیە لەگەڵ ئەمە. زۆر باشە دکتۆرە چینە گرافیکێکی تر دەیخینە ڕوانندێک زانیاری تر و کاتە قسەی لەسەر دەکەین. هەر لەسەر بابەتی دەرسی ئاشنین
چارەسەرەکان یاخود دەرزی ئاژنین بۆ ئەو گرفتە تەندروستیانی کە وەکو چارەسەرێک دەرزی ئاژنین بۆی بەکاردەهێنرێ بە نمونە یاخود لە دیارترینەکانی سەرئێشە و شەقیقە، نەخۆشی شەکرە، خەمۆکی، نەخۆشیەکانی جومگە و بڕبڕی پشت و فەقەراتی مل و دکتۆر چیتر هەڵبەت ڕەنگە ئەو گرفتە تەندروستیانەی کە دەرزی ئاژنی وەکو چارەسەرە بۆی بەکاردەهێنرێ زۆر بن، بەڵام لە گرافیکەکەدا هەندێک لە نمونونەکان تێیدا باسکرابوو چیترمان هەیە کە دەتوانن لە ڕێگەی ئەم زانستە و ئەم پزیشکەوە وەکو چارەسەر بکرێت. بەڵێ ئەگەر ڕێم بدێت ئەو یینە تاوا بکەم یەکەم ئەو دابشکاری کە بۆ دروستکردنی یان شیکاری بۆ دروستکردنی نێدڵینەکان بکەم یان ئەو پوینت ئینکامنیشنانە ئەشینە سەرەوەش ئینشاءڵڵا بابەتێکە زۆر پەیوەندیداریشە بۆەوە. وەکوتم ئێمە لە ئێمارای ئەتوانم ئیسفادە لێ بکەم بۆ وەردەکاری و بزانم تیمۆر لە بەدەنیا هەیە، خانەی شێرپەنجەی هەیە، یان هەر پرۆلاپسی بینی دیسکی کەمەر یان ئەوەی کە لە دایک و باوکەوە یان بۆی مابێتەوە ژێنەتیک بێ دوایی بەر ئەساسی ئەوە بتوانم پێ بڵێم ئایا تۆ چارەسەرت یان ئێمە توانین تەنیا و تەنیا یارمەتیت بدەین. ئەویش بە چەند شتێکە گرێتەوە. یەکەم جار بینینە نەخۆشەکەیە، گفتوگۆکردنە لەگەڵیە، دواتر نەبەزگرتنە ئایا ئۆرگانەکانی لەکوێ هینیان کردووە، لەکوێ ناهاوسنگ بوونەتەوە بۆی ئێمە بە حاڵەتی هاوسەنگی بگەێنینەوە. دواتر دەستەکەین بە نووسینی نقاتەکانی ئەکوپانچەر دەرزی ئاژنین. لە ڕاستیە ئەمەش ڕەخنەکەمە لێرە لە کوردستانیان لە وڵاتانی چواردەور ئەچن دەورەیەک ئەکەنەوە بە 3 ڕۆژ، تۆ بڵێک هەفتەیەک باشە هێن بەست 10 پرۆتۆکۆل ئەدەن بە نەخۆشێک بە بەشداربوویەک لە دەورەکە. ئەم پرۆتۆکۆڵە بۆ شەقیقا، بۆ پژێشە، بۆ دیابێت شەکرا، بۆ فشاری خوێن، ئیتر ئەم 10 پرۆتۆکۆڵە بۆ هەموو نەخۆشەکانە. بەداخەوە ئەمەش هەڵەکەی بەڵێ خاڵی هاوبەش، بەڵام خۆی لە ڕاستە هەر یەکێکمان و نەخۆشیەکمانەیە، هەر یەکێکمان و دیسهارمۆنیەکمانەیە، هەر یەکێکمان و تەبعێکمانەیە، هەر یەکێکمان و جۆرێ دەرگیر بووینە قوڵایی نەخۆشیەکە ئایا لە داخلی لە قوڵایی ئۆرگانەکانە یان لە ناو کەناڵەکانە. ئەگەر نمونەیەک بێنمەوە ئێرم بەرزەبرێکی ئاسن کەوتەوە باشە، پێویست ناکات لە قوڵایی ئۆرگانەکەەوە لێرە تەشخیص دەین کە ئەم ماسوولکە ئەم مەسڵە کێشەی تێکەوتووە. ئەتوانم لە کەناڵەکانی ئەم چواردەورەوە پوینت ئینکامنیشنی بۆ دروست بکەم و نزیک بە ماسوولکەکە بۆی ئەنجامم. بەڵام ئەگەر ئەم ماسوولکەیە خۆی کێشەی هەبوو لە قوڵای ئۆرگانەکەەوە، ئەی لێپرسراوی ئەم ماسوولکەیە چییە لە تۆبی چینیا، چی ئۆرگانێک لێ پرسراوی ماسوولکە. کەواتە دکتۆرگە کەسێک سپۆڕێکی باشی نەبێ، شارەزایەکی باشی نەبێ، ڕەنگە نەتوانێت ئەو خاڵانە جیاکاتەوە، نەزانێت کە ئایا ئەمە زەبرەکەی قوڵە یاخودەوە تا لە بەشی دەرەوەی پێستەکەی دروست. مەبەستم زەبرەکە ڕاستە زەبرەکە قوڵەیانە نا ماسوولکە مەسەو لە حاڵەتی ئارترۆفیا بێ، حاڵەتی پوکانەیان لە دیسترۆفیا بێ، لەوە قوڵتر لەوە قوڵتر لە حاڵەتی پوکانەوە بێ. ئەمە شاید ئێمە شتێکی تر ئاماژە پێ بدەم لە تۆبی چینیا سپلین سپڵ لێپرسراوی نەک ئەو ئۆرگان ئاناتۆمیکە ئێمە لە ناوتۆبی مۆدێرن نایناسین. یەک ئۆرگانی فانکیشناڵی کردداریە، چونکە ئەمە ئاناتۆمیمان بۆ پڕەنگێ نیە لە ناو تۆبی چینیا، ئەوە زانایە تۆبی مۆدێرنە، بەڵام مەجبورم بەکاری بێنم. لێپرسراوی ماسوولکە لە تۆبی چینیا سپڵە. ئایا بزانین دیسهارمۆنیەکانی یان ئەو ناهەمانگیانەی کە لە سپڵا هەیە باشە لێپرسراوی ماسوولکەیە ئەبێ بگەڕێنەوە بۆەوە. بۆیە تۆبی چینی لە 190 لە 190 تیۆریە، ئەبێ ئەم تیۆریانە 10% دەرزی لێدان و کە ئێمە کردومان بە هەموو شتێ 10% کاڵبەت کەمتریش باوەڕکە 7%، 7% دەرزی لێدانە کە 360 نقطەیە، زۆر بەشی لە WHO ناسێنراوە و هینی بۆ دەرچووە کەناڵی ڕسمی نقاتی ڕسمی ئێمە هەموویمان بەوە زانیوە. بەم قسانەی بەڕێستا بێ ناتوانرێ هەموو کەسێ بتوانێت ئەم دەرزی ئاژینە ئەنجامدان. ئەو خولانی کە ئەکرێتەوە ئاماژەی پێی کە خولێکی چەند ڕۆژە بێگەر هەفتەیە بێگەر دوان بێ، کێ خولان ناکاتەوە، کێ ڕێگەیان پێدا لەژێر چاودێری و سەرپەرشتی کێیان خولان ناکرێتەوە. وەڵای ڕاستەکەی چونکە کوردستان تازەیە نامێ شتێک بێت واز لەوەش بێنن. بۆ ناساندن باشە ڕاستیەکەی، بەڵام نەک بۆ ئەنجامدان. من لە زانکۆی بن سینا کە بەشێکی لە ئێران بوو مەجبوریش بووم لێ بم تقریبان 100 دەورەی لەو شێوازەم بینیوە، هیچ کاتێکیش نەموتەوانم هەیە
یان ئەوە هەر بۆ هینی بابەتەکە نەوتمە ئەوەم هەیە ئەبێ دەرزی بکەم بە هیچ شێوەیە ئەوەی کە لە کۆلێژەوەی لە زانکۆکە تەواو کردو ئەوەم کردو بە بنەما لەبەرەوەی بەوە نەگەیشتم بەوە هەرچەنە 50 ساعتی بوون 250 ساعتی بوون لێرەش لە تازیان نامێ باسی کەسکەم ڕاستەکەی خۆ ئێوە شەر ئەوەتان ئەوێ بەدڵنیایەوە بەڵام پێم خۆشە بۆ پزیشکان بکرێتەوە لە سندیکا بکرێتەوە کۆمەڵی ڕۆگناسان هەستن بە دەوری 1 ساڵە بۆ پزیشکان بۆ پەرستاران بۆ فیزیۆتراپیستەکانمان ئەخر ئەگەر بشیکەنەوە دکتۆر کەس هەیە لە سەر ئاستی هەرێمی کوردستان پسپۆڕێکی وای هەبێ بتوانێت وانە بڵێتەوە یان ئەبێ شارەزا پسپۆڕ لە دەرەوە بانگ ڕاستێکی لێکەمەوە بێ لە دەرەوە بانگیکەین من یەکێک لە باشترین دوکتۆرەکانم داوات کردووە لەسەر ئاسی ئێران و ئەلمینیا ئینشاءڵڵا ئیمڕۆ لە کوردستانە بێت و تەنیاش بۆ نەخۆشانە بانگمان کردووە کە کرۆنیک و درێژخان و تەنیا لەبەرەوەی هاوکاریان کەین ئەو کاریتری هەبوو کاری توێژینەوەشتی تری هەبوو لە کوردستان ڕاستەکەی بۆ ناساندنی ئەم هینەش بوو پێمان خۆشبوو بیکەین بە ئەکادیمی لەسەر ئاستی نێودەوڵەتی چەند جۆر دەرزی ئاژنینمان هەیە زۆرن یان کەمن ئایا هەر دەرزی ئاژینەوە پێوترێ پزیشکی چینی یاخود جۆرێکی تایبەت هەیە کە ئەمەیان پزیشکی چینی ئەوانی ترکە سەر بە پزیشکی چینینی بەڵێ ڕاستێکەی زۆرمان شێواز هەیە و زۆری قوتابخانە لێبووتەوە بەڵام بە بڕوای من و بە بڕوای زۆرێک لە توێژەرەوان پزیشکی چینی باشترە و ڕیسپۆنسی باشترە و لە درێژمەودا ئەمێنێتەوە چونکە سیستەمەکە کامڵە چونکە ئەگەر یەک باسی بچووکی پزیشکی چینی بکەم لە لای جەنابیشتان ڕوونە پزیشکی چینی بەشە گەورەکەی دەرمانی کاییە بەداخەوە نە لێرە و نە لە وڵاتانی دراوسێش بە شێوێ دەرمانی چینیمان نییە زۆر بەکەمی لە پەنجە دەسێک تێپەڕ ناکە وەک دارچین و جیسینگ و ئەمانن لێ دەرچێ هیچی درمانە مەجبورینیان لە تۆبی وێنانیان لە تۆبی ئێرانیان لە تۆبی میسری ئیسفادە بکەین ڕاستیەکەی جۆرەکان دووەم بەشی ئەچێتە ناو دەرزی ئاژنینەوە سێم جار تیونایە کە جۆرێکە ماساژە هاوسەنگکردنەوەی بەدەنە دواتر ئەکیوپرێشەرە نوقاتی فشاریە دواتر کوپینگ و حیجامەتە ئیتر بەشی تریمان زۆرە هەمویان بەیەکەوە یەک تۆ پێکێنن نەکات دەرزی ئاژنینە لای خۆماوازانین تەنیا دەرزیەکانە و کۆمەڵی خاڵە و لێ دەیت و بەو شێوازە ڕاستێکی زۆرمان شێواز هەیە لە سەردەمی نوێیە پزیشکێک زۆریان بیر کردەوە لەو مەسەلەیە پزیشکێکگاتەوە خۆی 6 ساڵ خوێندوێتی باشە چەند ساڵی تر لە خەسەخانەیە بۆ دوای پسپۆڕی وەرگرتووە هیلاک بووە ناتوانێت بێ ئەمە دیراسە بکات باشە بەر ئەساسی سندرۆم شناسی تۆبیچینی و توێریاکانی تۆبیچینی ئەمە دیراسە بکات چونکە دوو قوتابخانەی زۆر ئەم کتێبە لە زمانی ئینگلیزی وەرگێڕا بۆ سەر زمانی فارسی و 1900 لاپەڕێ تەنیا باسی ئەو ئازاراناکە کە بە دەرزی ئاژنین چارەسەر بن ئەو ناتوانێت ڕاستیەکەی چکە ئەو پسپۆڕی خۆیەوە دوو دنیای زۆر جیاوازن ئەوە بۆیە وتم دەربارەی ئەو شتەی بەڕێزت کە فەرمووت ئێمە درانی دلینگیان دا مەزران درانی دلینگ بەر ئەساسی ئەگەر تۆبی چینەکە بچمەوە سەری ئافۆم کە بەر ئەساسی ئەو تیۆریانەیە کە چینەکان خۆیان داناوە بۆ گەیشتن بە چارەسەر و حاڵەتی هاوسەنگیکردن درانی دلینگیان داهێنا لە ناو دنیای نوێ بۆ فیزیۆتراپیستەکان ئەوانێکە چارەسەری سروشتیەکان بەر ئەساسی نیرۆفیزیۆلۆژی بەدەن ئەو کەناڵانە لەکوێ تەحریکە بن و لە سەتحی فاشیە ئەو شوێنەی کە پێڵێن ئەلکتریسی پێ ئەگوازرێتەوە دانهێنا هەم ئاسانترە بۆ بەکارهێنان ئەو درانی دلینگی پێڵەنیان ئەگەر بیکەنەوە بە کوردی دەرزی وشک یان لە جێگایەکی ترا مێدیکاڵ ئەکوپانچەرمان هەیە مێدیکاڵ ئەکوپانچەری شار تقریبان زۆر فەرقێکی وانە لەگەڵ درانی دلینگە دەستەواشانە دکتۆر ئەکرێتەوە بە کوردی وڵای درای نیدڵنگیانی دەستی بەڵێ مێدیکاڵەکە ژانی تەندروستی یان پزیشکی باشە دەرزی پزیشکی ئەوی شار بەر ئەساسی نیرۆفیزیۆلۆژی بەدەنە و لە ناو دنیای توبی مۆدێرنەوە هاتۆتە دەرەوە و هیچ پەیوەندیەکەم تا زۆرێک شار بەس دەرزیەکان بێ دەرزی وشکە و دەرزی ئاژنینە بەکارێن هیچ پەیوەندیەکی بە فەلسەفە و شێوازی چارەسەر لە توبی چینیانە جگە لە دەرزیەکان و ئەوەی منیش ئەیبینم لە کوردستان درانی دلینگ زۆربیان ئەوەن خۆشبەختانە دەستخۆشیشان لەگەڵ فیزیۆتراپیستەکان ئەو عەزیزانە بینی و ما بەکارهێنن ئەم بەشەیە نەک توبی چینی بە هیچ شێوەیە ئێمە هەموویمان بەیەکەوە کۆ کردوێتەوە چونکە بۆ نەخۆشیە درێژخایەنەکان درانی دلینگ زۆر باشە بۆ مەسەلەی ئازار یان بۆ هەندێک مەسەلەی ماسوولکەوانە زۆر باشە
بەڵام بۆ کڕۆنیک و نەخۆشیە درێژخانەکان بۆ نەخۆشیە درێژخانەکان بۆ ئازار مەبەستم ئەوەیە کە نەخۆشی درێژخانەکە چارەسەرەکە یاخود تەنها وەکو ئازارشکێنێک بەکارهێنرێ دەرزی ئاژنین وەکو درانی دڵنگ ئەگەر ئەوان بەکاری بێنن ئازارشکێنە ڕاستیەکەی وەکو چونکە ئەو بەرەساسی توێژینەوە گەشتووە بۆەوە باشە دوادەرانجامیا بەزەمە 1000 ساڵە چینەکان بە ئەزمون و بە بوون پاڵپشتی تیۆریای خۆیان و بە مشاهدە و بە شتە زۆرەی کە لە وڵاتی چینایە تو تەسەوری 1 ملیار مرۆڤکە بەکارێنم تۆ باشە بەرئەساسیەوەیە بەڵام لە توبی چینیانەوەڵا بۆ ئازارشکاندن نیە جاگەرە ئازار بۆیان مار دوای ناکەوتین یانە و خەڵکە زۆرەی کە وەکو چارەسەریشە دەیان سەعات و سەدان ڕۆژی خۆیاندا پێیان بۆ ئازار بۆیانیانە کەشتی تریانە کرد و دوجار پارادایمی دەرزیاژنین و یان پارادایمی توبیچینی یەک پارادایمە لە ناو پارادایمەکانی دەرمانی ترە نابێ هینی معجزەی لێ بکەین بەداخەوە ئازانە بینم ئێمە معجزاکەین پێویستە بە تۆبی مۆدێرن نییە ئەیزم یەک دنیا پشگیری هەیە تۆبی مۆدێرن یەک دنیا لێکۆڵینەوەمانە یەک دنیا مرۆڤمانەیە دنیا خۆریان ئەوە بە جوانی نەبینیوە ڕاستەکەی باشە ئەو هەموو لێکۆڵینەوە علمیەمان هەیە و تەیدی زۆربەی هەرە زۆری مرۆڤەکانە لە جیهانە خاتە چونور ئێمە ناتوانین ڕاتیکەینەوە بەڵام نازان بەچیەوە کارە ئەفوو ئەوە ئەگریان ئەوەی خۆیان وازانن ئەمەی خۆیان هەموو شتێکە ئێمە ئەبێ هەر بگەڕێنەوە بۆ سەرچانەی کە دەبلیوچەوە بە هین ناسێنراوە بە توبی تاوکەرە بێت چاوکاری چاڕوانی توبی تاوکەر لی لێ بکەین وە من زۆر دڵنیاشم لە هەنێ جێگەشە بەڕاستی زۆر باشتر لە دەرمان جوابێتەوە لە بەدەنە من نەخۆشی زۆر باشتر لە هەندێک شوێنە بەرامبەر بۆ نمونە بۆ چیان دێنمونەمان لە گرافیکەکەی خستە ڕوو چیتر ئەتوانێت جگە لە نەخۆشە درێژخانەکانیش کاماشت پێدا ڕاستێکەی ئێمە نەخۆشیەکان وەکوتم ساڵی 75 WHO کە هێنایە پێشەوە قبوڵی 100 نەخۆشی قبولکە یەکەم جار کێشەکانی پشت بە تایبەتی فەقەرات چارەسەرەکات لە هەنێ ئەویش ئەگەر ڕاستی ئەوە بڵێم ئەورکردنەوەیم زۆر پێبەلاوە دەقیقترە هەر بۆ درێژخایان و یان بۆ کورخایان یان ئەوەی کە لە دایک و باوکمانە بۆمان ماوەتەوە لە توبی مۆدێرنا پێ ئەڵێن جێنەتی یان پڕی ناتاڵ یان ناتاڵ ئەوەی کە لە توبی چینیا باسەکرێ ئێمە بێجای بکەینەوە باشە کامیان چار بە هیچ شێوەیە دەرزی ئاژنی نەخۆشی ژێنەتیک چارەسەر ناکە من ئەتوانم بە نیوتریشن ئەوەش بەشەکە لە توبی چینی ببووری ئادەم چوەسە ژێنەتیک مەبەستە چێ دکتۆر ژێنەتیک ئەو نەخۆشیە بۆ ماوەیانەیە کە لە دایک و باوکمانە بۆمان ماوەتەوە ئێمە توانین نیوتریشن بە تەغزیە بە خۆراک یان بە وەرزش یان بە کۆمەڵە حرەکاتی چاکسازی جەستە باشە یان بە شێوازی ئێرگۆنۆمی شێوازی ژیانکردن هەندێک یارمەتی بدەین باشە ئازارەکانی بۆ کەم بکەینەوە بەڵام بە هیچ شێوەیە دەرزی ئاژنی ناتوانێت نەخۆشی جێنەتیک چارەسەرکات دەربای پرسیارەکانیشت پژێشە زۆر باشە زۆر لە ناو هەر 128 نەخۆشیەکەی سەرێشەیە کە هەمانە خۆ 4 تەقسیم بەندی شەیەکێکیان مەگرین و کە بەداخۆ ئێستا زۆر باویشە شەقیقاکات زۆر باشە بۆ ئازارەکانی ماسوولکە زۆر باشە بۆ کۆنتترۆلکردنی فشاری خوێن و دیابێت شەکرە نەخۆشەکانی نێرۆپاتی پێڵێن زۆر باشە بۆ چالاکردنی سۆڕی خوێن زۆر باشە ئەوەی کە بۆ ڕۆماتیزم بۆ فایبرۆ مایلیژیا ئەگەر باش دکتۆر ئەگەر کەسێک خوێن بەربوونی هەبێت دەتوانێت دەرزی ئاژنینی بۆ ئەنجام بدرێ ڕاستەکەی یانە کەسانی کە حەپی ئەسپری نەخۆن ڕاستێکی حەپی ئەسپرین و وارفارینەوانەی کە بۆ نەخۆشەکانی دڵ ئەیخۆن من بە شێوەیەک لەگەڵەوانیم دەرزی ئاژنینی بۆ ئەنجام بدرێت و ئەبێ لە چێرچاودێری پزیشکەکەی خۆی دابێت و زۆر مامەڵێکی ورتریش لەگەڵ خۆی و لەگەڵ دەرمانەکانی بکە من بەداخۆ ئەیبینم ئەوانەی ئەوەشیان بۆ کرێ کەڵەشاقیشیان بۆ کرێ یعنی زۆر گفتو گۆم لەگەڵ ئەزیزانە کردووە تکامێکەن نانەوە زۆر باشە ئەوەی کە خوێن بەربوونی هەبێ خوێن بەربوون ئەگەر لە مێشکا بێت ئێمە جەڵدەی مێشکمانەیە کە ئەماژەم پێنیا یەکێکە لەو چۆن بڵێم هینە دەرمانیا زۆر باشانە اختیارە دەرمانیا یەکەم اختیار لە ئەمریکا پێم وابێ بۆ پێشەیە دۆمیان بۆ جەڵدەی مێشکە دەرزی ئاژنین تا و جێگەی من بزانم چکاوان ئامارتیانە بەقوتە و سیستەماتیزەن و بەرئەساسی ئەو ئامارانە قساکەم کە
ساڵانە بڵاوکرێتەوە لێ ئێمە جەڵدەی مێشک CVA دوو بەشمانەیە خوێنبەربوونمانەیەکێکان یەکێکیشیان بێ خوێنبەربوومان ئێکسکمی ئەوەی کە خوێنبەربوونی مێشکەیە بە هیچ شوێنە بێ دەرزیاژنینی بۆ بکرێت چکات تۆ سوورڕی خوێنی چالاکەکەی تحریکی مەدانی ئەلکترۆبایۆمغناتیسی بەدەنی چالاکەکەی ئەوش خوێنبەربوونی هەیە ئەبێ بۆستێت دکتۆرە تایبەتەکەی خۆی بەر ئەساسی تەشخیص و چێکابانەی بۆی کراوە بڕیار بداوەستاوە دواتر و لە حاڵەتەکانی یەکەمیشە لە ڕۆژەکانی یەکەمی ئەگەر دەرزی ئاژنین بۆ لەژێر چاودێری پزیشکەکەی خۆیان بۆ چارەخوازەکە بکرێت بە دڵنیاییەوە لە سانەوەت زۆر ڕیسپۆنسێکی باشی لێگرتووە و ژیانێکی ئاسایشەژێت بۆ خانمانی دووجان ئەبێت ئەتوانن ئەوان دەرزی ئاژنین ئەنجام بدەن یاخود خانمانی دووجانیش بەدەر نابن لە ئیسفادەکردن لە دەرزی ئاژنین بەڵام کۆمەڵی خاڵ دەستنیشان کراوە بە هیچ شێوەیە نابێت بۆ خانمانی دووجان ئەنجام بدرێکێکیان LI4 ئەسڵەن هەر بە کاتە گەڕێنەوە سەر ئەو خاڵەی کە بێ لای کەسانی پسپۆڕ ئەنجام بدرێت بەڵێ بە دڵنیاییەوە چونکە حاڵەتی سک شل ئەکاتەوە لە هەنێ حاڵەتە ئەوانیش بۆ دووجانەکان زەرری هەیە و دوجار ئەبێ لە کۆمەڵی خاڵ کە دانراوە و سابتەوە پرۆتۆکۆڵ نابێ بە شێوەیە دەستکاری بکرێت بە هیچ شێوە بە خانمانی دووجان بکرێت ئینا بۆ نەخۆشەکانی تر هیچ مانعیتمانی ئەنی قۆناغێکی دووجانەکە دیاری نەکراوە سێ مانگی سەرەتایان ناوەڕاستیان کۆتایی کە ناتوانێت بیکەن نەمبینیەوە بۆ شازە لە هەنێ شوێنە بینیمە ڕاستی زۆر پچم پێ نەبەستووە بەڵام ئەوەی هەیە هەندێک خاڵ دانراوە بە هیچ شێوەیەک نابێت بۆ خاتوونانی دووجان ئەنجام بدرێت بۆ منداڵیش ڕاستیەکەی هیچ هینێکم نەبینیوە ئەنجام نەدرێ بەڵام منداڵانی ئێمەوەکو بەڵێ بە دڵنیایەوە منداڵانی ئێمەوەک چینەکانین ئەوان هە لە مناڵێ و بینیویانە ئیتر ئەو ترسە لە زەینیانە نەماوە یان خۆیان پێ خۆیانەچن بۆ خەسەخانەکان دەرزین بۆ بکە لێرە منداڵ لە خەسەخانەکانە خۆمان ئەبینین هەراسانە بین بەڕاستی ئەو ترسیان هەیە بەڵام لێرە کەمتر بۆ مناڵ ئەنجام ئەدرێ زۆر کەم بینیوە دکتۆر هەندێک کەلوپەرت لەگەڵ خۆتا هێناوە ئەتوانیت یەکێک ئاماژەی پێبێ یان دەرزەکان پیشانی ئێمە بینەریش بێت بزانین دەرزەکان چین چەند جۆری هەیە چاوت خۆش بێت ئێمە ئەگەر لە دەرزی ڕوخسارەوە دەست پێ بکەم ئەم دەرزیە هین وڵاتی بەریتانیایە ئەمە بۆ ڕوخسار بەکارێت دەرزی ئاڵتونیە گۆڵدە ئێمە نوقاتی فەرمانمان هەیە لە دەموچاو ئەو ماسوولکانەی پێ ڕاگیرەکە کە لە شێوەی خۆیان فۆرمی خۆیان لە جێخگەی خۆیان بە ئیستاتیکی وەستاون ئیستاتیکی و داینامیکی وەستاون و شێوەیەکی جوان دکتۆر هەر ئەتوانی پیشانی کامێرەکەشی بێ بۆی کە دیابێ بەڵێ بە شێوەیەکی جوان ئازەڵەکانی دەموچاویان ڕاگرتووە ئەم دەرزیانە بەکارێنین بۆی ئەو ماسوولکانە لەو خاوبوونەوە و شلبوونەوە و داکەوتنە بپارێزین وە دەرزی زیویمان هەیە هەر بۆ دەموچاو ئەمیش هەمویان خاتو چنوور هینیان لەسرە بارکۆدی تایبەتیان لەسەر و لەگەڵ سایزەکانیانە ئەمە 15/16 ئەمە دەرزی زیویە ئەمیش هەر بۆ دەموچاو بەکارێن بۆ چی شتێکی ڕوخسار بەکارێت ئەمە لەژێر پێستین ئەگەر بە پێی بەرمەمنای تۆبی مۆدێرن بێ هەر کونیلەیەکی بچوو بکرێتە پێست وایبیسیەکانیان ئەو شتێک کە خۆمان پێڵێن وایبیسی لای خۆمانە بێ بە لە بەدەن شتێک دروست ئەبێ بۆی زانستیانە ڕەنگە تۆزێ خورز ڕاستە تۆزێک کێشەم لە گەڵ کوردەکە بە کوردی هینم نەکردووە لەژێر پێستا کە هینەکەیت دەستگای مەناعی بەدەن دەستگای بەرگری بەدەن لەو شوێنە کۆ بێتەوە چون کاشتەکەش ئەو هێندە بچووکە هێندە بچووکە چکە ئەمە باسی کەناڵی ڕسمی ناکەم کەناڵەکانی دەرزی ئاژنینانەکە هینی ترمانەیە ئەبێتەوەی جوانکاری چۆن کۆلاژین سازیەکە ئەمە زۆر پێویستمان پێ بۆ پێست بە تایبەتی پێستی دەموچا کۆلاژین سازی بکەین دانەیەکی تر 25/40 ئەمە شەریکەی کێچینیە بێ ناوهێنانی ئەمەیان بۆ زۆربەی نەخۆشەکان بەکارێ بە سایزی جیاوازی ئەمە 25/40 و زۆر باشیشە و جیاوازێکیش بکەم لە نێوان دەرزی ئاڵتونی و دەرزی زیویە ئەم دەرزیە ئێمە دوو هینمان هەیە لە بەدەنە دوو دەستگامان هەیە بە پێتۆبی مۆدێرن لە ئاناتۆمیا جیاکراوەتەوە دەستگای سانسۆریمان هەیە لەگەڵ دەستگای ماتۆریە دەستگای سانسۆری لەبەرەوەی دەرزی ئاڵتونی پۆتانسیێڵی بەقوەترە و تەحریک باشتر ئەکات بە دەرزی ئاڵتونیەکەین و دەرزی زیویەکانیش بۆ دەستگای ماتۆری
ماسەوەیەکی ماسوولکەی کێشێتە ئەم باشتر جواب ئااتەوە بەڵام ئەوانەی کێشەی عەسەب و ئەو جۆرە بابەت دانیانەیە بە مایچکامیان پۆتانسیێڵی بەقوترەوە ئێماگەر دکتۆر ئاوا کە سێری ئەو دەرزیاناکە لە خواستەکەی ئازارێکی زۆری هەبێت ترسێکی زۆر بەرامبەر بە دەرزیەکان هەبێ هەر بەڕاستی ئازاری هەیە یاخود نیەتی ڕاستێکی شوێنی دەرزی ئاژنین خۆی بە ئازارە ئێمە بە ئازارە توانین ئێستا دانێک لەسەر دەستی من منەوە شایەتێ بەمەگەر ئازاری هەیە نیە ڕاستەکەی دەرزی ئاژنین خۆی لێرە دیاری کراوە ئەفمکە ئەمە هێگۆی LI4 کە یەکێکە لە 12 کەناڵەکەی بێزەحمەت ئاوا بۆ بکە یەکێکە لە 12 کەناڵە 12 خاڵەکەی ئەڵتوونەکەی بەدەن و نوقاتی لاژ ئینتەستینە ڕێخۆڵە گەورە ینی کەناڵی ڕێخۆڵە گەورە نازانمەتر ئازاری هەبوو یانە هیچ ئازاری نەبوون هەستم پێ نەکرد بەڵێ ئەجا ئەگەر کەناڵەکە ئێمە لە ڕووی ئاناتۆمیەوە بڕوانین دکتۆر گرافیکێکمان ماوە ئەگەر هاوکارانم هەر ئاوا گرافیکەکەمان بەنێمە لێرەوە ئاماژەی پێبین بۆی کە لە قسەکانمان دانەبڕین باس لە ژمارەی کۆرسەکان دەکات دکتۆر ژمارەی کۆرسەکان و مانەوەی دەرزیەکە بەپێی جۆری کێشەکە بەپێی جۆری نەخۆشیەکە دیاری دەکرێت ئێستا ئەم دەرزی کە لەسەر دەستی مندادنا ماوەی چەندێک پێویستەکە بمێنێتەوە لە دوای چەندێکەوە کاریگەریەکەی دەرەکەوێت سوڕی ئێنەرژی یان وزەیەکی لە بەدەنا 55 جارە لە ڕۆژەکە پێما بێ ساعتی کەی خۆی ئەکاتە 28 داخۆشتێک ینی نیو ساعت بەڵام دەستگەیشتنم و وردبوونەوەم لە مەنهاج و میتۆدەکانی دەرزی ئاژنین ئەو داهێنانە کە دکتۆرەکان ئەکوپانچەریستەکانیان و PhDیان هەیە لە دەرزی ئاژنی و پسپۆڕیان هەیە حاڵی جیاوازتر مەقسەد ئێمە بۆ دەم و چاوەختێک ئەیکەین لە چارەگێک زیاتر کونیلەکان ئێمێنێتەوە بێ دەری زووتر دەری بکەین بەڵام بۆ جەستا تقریبا نیو ساعتە ئەگەر نائاسودەیت بادەریکەمەوە نانا ئاسایە بارا بمێنێتەوە وردە وردە دکتۆر هەستەکەم تۆزێ قورس دەبێت بەڵێ ئەوە پێڵەن ئەو یان خۆی لە میروها یەکێکەڵی بەدەنم میروەکە میرو چی پێڵێن شتێکە وەک خوران یان وەک قورسی یەک وەکو حاڵەتی خابوونەوە خەو ئەوە دیارە بەدەن وردە وردە ڕیسپۆنس وەرەگرێ ینی ئیسفادەی لێکا لە دەرزەکە ئەو یەکێکە لە ئەو شازانەی کە ئازانین کە دەرزەکە سوودی خۆی گاندەوە بە جۆری ترمان ماوە لە دەرزەکان دەرزەکان بەڵێ بە دڵنیایەوە ئەم دەرزە هین پشتە ئەمە دەرزی ئاڵتوونی و مسیانجا دەربارەی ساعتەکەی لە خزمەتا بم وتم ئەو میتۆدانە میتۆدێکی ترمانەیە خاتونێک داهێنەوە PhDەوە زۆر هاوکاری نەخۆشەکانی کوردستانی کردووە زۆر سپاسێکین لێرەوە لە هەندستانە دکتۆرایە لە PhD لە دەرزی ئاژنینە خاوەنی داهێنانی میتۆدێکی دەرمانی دەرزی ئاژنینە ئەو لەسەر ئەو کاتێک کە جەنابە باست کرد ساعت و نیوەک پێمێنێتەوە خانە بنیادەکانی بەدەن دروستەکاتەوە تقریبا ئەوانەی کە دوای 55 ساڵن بێن بۆ کلینیک ئەگەر ڕازی بن بە خانە بنیادەکانیشان بۆکەین کاتە بە پێی گرفتە تەندروستەکە کاتەکەشی ئەگۆڕێ و بەپێ ئەم مۆدێل و میتۆدانە هەیە ئەمە یەکێکە لەو دەرزیانەی کە زۆر درێژن 35 لە 7 سایزەکەی بۆ پشت بەکار هەیە بۆ ئەوانەی کە دیسکی کەمەریان تەقیوە ئەو فایبرۆز و شتەی دیسکی کەمەریان تەقیوە و ئەو ئاوی دیسکان هاتوۆتە دەرەوە ئەمەوە لە دیسکەکە کات تاحکینێکی زۆر بە تحریکی سیمینۆمەتر ئەلکترۆئەکوپانچەر وای لەکەن دیسکەکە بچێتەوە جێگەکەی خۆی دکتۆر ئەو جیازە چێ هێناوتە لەگە خۆتە ئەمە سیمینۆمەترە خاتو چنوور بۆچی بەکار هێنرێت ئەمە ئەلکترۆئەکیوپانچەرە ئەفومکە ئێمە بمانەوە کاریگەری هەر بە زمانێکی سادە بمانەوە کاریگەری دەرزیەکان زیاترکەین لەسەر بەدەن لەسەر جەستا هێن ئەم دەرزیانە بە پێی میتۆد و بە پێی سوڕی ئێنەرژی دەرزیەکان لە بەدەندا
چونکە هەرێک و سوڕی تایبەتی خۆی هەیە نابێ بە پێچوانەوە ئیشکەین کە بابەتێکی زۆر ئالۆزیشە کاتێکی ئێجگار زۆری پێدرێ لە ناوزان کۆکانیشە تەنزیمەکەینەوە بۆ ئەوەی ئەگەر بە زمانی توبی مۆدێرن قسە بکەین نزیکتر بێلەین ئەمە فاشیامانەیە فاشیا تحریکی ئەلکتریکەی ناوجەستەیە ئەیجوڵێنین و شلەمەنەکانی بەدەن ئەجوڵێنی نەگەێنین بۆ شوێنانەی کە کەمی هەیە و یان ناهەوسەنگی هەیە لە بەدەندا و مۆکسا شەرەوکاراکە ئەمە جەدیترە مۆکسا ئەوەی کە لە فیلمەکان خۆمانەمان بینی خاتوچون ئەکرێتە سەری دەرزیەکان لە هەنە حاڵەتایەکێک ڕوتوبەتی هەبێ بە چرخێک داگیرسێ گەرمە بێت بۆ هەسانکردنەوەی جەستەی مرۆڤ مەژێکێکە لەوانەیە کە تحریکی ئەلکتریکی لە بەدەنە ئەکات یەکێک لەو شێوازانەی تحریکی ئەلکتریکی تری بەدەن گۆڕانکاریە لە دەرزیەکانە چونکە ئەمە لە تۆبی چینیا ژمارەکانیش بەر ئەساسی ئین و یانگە بازنەکەی کامیشە باسەکری ڕەش و سپێکە ئین و یانگە ژمارە شەژینە ژمارەی سادە ئەگەر 6 جار دەرزیەکە بکەمە دەستەوە و لە قوڵاییە ڕایگرن بەدەنە سادە بێ ئەم لایە و سادە بێ بۆچی چەند خاڵێک هەیە لە بەدەن ئەگەر نۆجار گەرمەیان یانگە ئەگەر نۆجار وای لێ بکەم و ڕایکێشمە سەتە ڕایکێشمە سەر و بەجێ بێڵم نیو ساعتەکە ئەم لایام گەرمەکە ئەوش بە پێ و ناهەوسەنگیانەی کە هەیە چۆن یەکێک بەدەنی شێ هەیە ئەبێ یەکەم جار گەرمیکەم باڵ یەکێک بەدەنی زۆر گەرمە باشە ئەتر وەکوتم پارادایمی تۆبی چینی فەرقەکە لەگەڵ توبی مۆدێرنا ئەو بەرئەساسی شێوازێکە و ئەمیش بەرئەساسی شێوازێک دەرمانە مەجبور بۆ زمانە قسە بکەم ئێمە توانین ساردەکە لە بەدەنی دەرکەین یان هەڵامەتێکی گرتووە یان گەرمایەکی زۆر لە بەدەنیایە ئەتوانین بەم دەرزیانە بۆ شێوازی نۆجارە گەرماکە بێنینە دەرەوە یان سەرمای بۆ ئیزافەکەین بەدەنی هاوسەنگ بێتەوە باش دکتۆر من دوێنێک سێرچم کرد بۆ بابەتەکە لە یەکێ لە خاڵەکان ئاڵێ بۆ کێش دابەزان و کێش سەرخستن دەرزیاژنین ئەتوانێت کێش دابەزێنێ دەرزیاژنین تا و کاتێ خۆی ئەمە بە حەسە یان ئەم بەشە لە توبی چینیا زۆر تازەیە ئۆبیسیتی ئۆبیسیتیان یان قەڵەوی یان زەعیفکردن چونکە لە کۆنا لە مێژووی کۆنا خاتوونی خەڵەویان چۆن بڵێمین ئەرزشوینی زۆر زیاتر بووە بەڵام ئێستا پارەدایمەکە فەرقەکە و نیگای مرۆڤی نوێ بە مەسەلێ فەرقەکە تا بڵێن نوێیە بەڵام زۆر باش ئەتوانێت ئەم کارە بکە لەگەڵ نیوتریشنە لەگەڵ ڕێخستنی شێوازی ژیانە لەگەڵ ئەنجامدانی وەرزش و ماساژە بەڵام نەک بە تەختەنیە ئەبێ هەمووی بێکەوە تاواکەریە بەدڵنیایەوە دکتۆر هیچی ترماوە لەمانەیە ئاماژی پێ بدەین یاخودتەوە ئەویان چی بوو ئەو بۆکسی ئەو لاوە بچووکە ئەم بۆسی ئەم لاوە ئێمە داوا لە بەرەزانەکەم ئەوانەی هین ئەنجامەدەن کەڵەشاغ ئەنجامەدەن بۆ ئەوانەی دیابەت و شەکریان هەیە بە شێوەیە بە مووس ئیش نەکەن ئەمەش دەرزێکی نۆ سەتارەیە یان نۆ شێوازیە هەر چین خۆیەتی بەکارێنرێ بۆ چونکە مووس بەکارهێنان یان نەشتەر بەکارێنان بۆ نەخۆشانی شەکرە چاکبوونەوەی تۆزە قورسە و زیانیان لێدایان بۆ دەم و چاو بۆ فەیس بە هیچ شێوەیە مووس بەکارهێنن لەبەرەوەی جێگەکەی دیارە بێ ئێمە کەڵەشاغ بەماکەین و شوێنەکەی بە هیچ شێوەیە دیار نامێنێ ئەگەر یارمەتیم بدەیت ئەو کتێب دوو کتێبەش بناسێنم ئێمە داوا لە بەڕێزانەکە مرکز لە کوردستان خەریکی ئەکوپانچەریان خۆی بەکای تۆبی چینیەوە خەریک کردووە کتێبێکی دکتۆر ماچوچیا هەیە و لە زۆربەی هەرە زۆری زانکۆکانی دنیا ئەخوێندرێ و دکتۆرێکی ژوەری جێڕاوە سەر زمانی فارسی و هەر کەسێکی ژووی سێماتوانی سەرچاو ئینگلیزیەکەی بدەینێ مەبانی تۆبی چینی ئەگەر ئینگلیزیەکەشی بڵێم فاوندیشن چاینیز مدیسن بنەماگەشتەکانی تۆبی چینی و زۆر زەرورە هەر کەسێک لە ئاکوپانچەرە یان چاینیز مدیسن ئیش ئەکات بەڕاستی بیخوێنێتەوە هەرچەنە هەندێک کتێبی سەرەتاییتر هەیە چونکە ئەمە تۆزێ قوڵایی وردەکاری زۆری بەکارهێناوە دکتۆر ماچوچیا بیخوێنێتەوە ئیسفادەی لێ بکاوە یەکێکیش لەو کتێبانەی تر کە بڵێم ئەمە سیستەمێکی گەورەیە ئەمە یەک کتێبە تەنیا لەسەر گوێ ڕێخستنەوە هاوسانکردنی بەدەن لە ڕێی گوێەوە باشە
دەستخۆش دکتۆر لە کۆتاییە ئەمە پرسیار لەسەرەوە بکەمە گە بە کورتی وەڵام بیتەوە سپاس دەکەم ڕەنگە کەسانێک هەبن کەم دەرزیاژنینە ئەنجام بن بەڵام هیچ سوودێکی لێ نابێنن یا هەست بە هیچ کاریگەریەک ناکەن ئەو کاتایە خەلەلەکە لە ئەو کەسەیە کە دەرزیاژینەکەی ئەنجام داوە یاخود لە زانستەکە و لە پزیشکە چینیەکەیە یاخود ئەو تا هۆکاری سێم هەیە ڕاستێکی زۆرێک ئەو گلەیاکەن لە دەرزیاژنین و لە تۆبی چینی ڕاستێکی هەر ئەو مەسلەیە کە هینمان کرد لە یەکەمەوە گفتوگەمان کرد گیانمان بێرە ئەگەر کەسەکە سێندرۆم شناسی پاتۆلۆژی و فەلسەفەی تۆبی چینی بە تەواوەتی شارەزا بێت زۆر باش بەدەن زۆر باش جەستە لە ناهاوسەنگی و ئەگەنێ بە هارمۆنی و هاوسەنگی ئەگەر ئەوە نەبێ پرۆتۆکۆڵی خوێندووە هەر دەورەیەکی خوێندەوە توێتی ئەم چەند نقاتە لە بەدەن بەکاربێنە ئەم چەند نقاتە لە بەدەن بەکاربێنەوە ئیتر بۆ هەموو کەس ئیتر دوجار ڕیسپۆنس وەرناگریت و نابێت کەسێکی ناپسپۆر دەرزیاژنەکە دەست خۆش دکتۆر من هەستەکەم وردە دەستم قورسە بێ سواس بۆ ئامادەبوونت لە بەرنامەکە سواس بۆ تەواوی ڕوونکردنەوەکانت هەڵبەت ئێمە لەم بەرنمەیەدا و ئامانجی ئێمە لە هەڵبژاردی بابەتەکە و کردنی بەرنمەکە لەسەر ئەم بابەتە گەیاندنی زانیاری بوو لەسەر بابەتەکە نەک ئەوەی کە پاڵپشتی پزیشکی چینی بکەین یاخود دژایەتی پزیشکی مۆدێرن بکەین لەبەرەوەی کە لە کوردستاندا هەیە بە پێویستمان زانی کە هاوڵاتیان زانیاریان هەبێت لەسەر بابەتەکە تەنها و تەنها گەیاندنی زانیاری بوو لەسەر دەرزیاژین و لەسەر بابەتەکە سپاس بۆی کە تا ئێستا بینەرما بوون کاتێکی خۆش خۆتان لەگەڵ